تا دستش ببندد روزگار پس به کام دوستان مغزش برار. وتی دانشتم و دیار تو تا روزه به دست بگیره دست بالا دسته اها اوراک عرضم کردن عزبان و عزجیر. به هر حال قصدی او من بیجم لفکری حق و سندناون قصدی او ما بو بیجم خشم چتیکه من لذت من لی برده بوی تبدیلی اکین خشونت عصبانیت نتیجه میان بریدا و زوردار کان من بوی کان ناین نلاوه بلام وقت بهداشت روان و اخلاق تماشاکن اخلاق یجه وظیفه اخلاقی او چت لخلق انتظاری از بیکن بو وظیفه توس بیکی بو اوان انتظار هست خلق خشمگین نون لید عصبانی نون لید اگریش بون آسیبو پینگینن پس وظیفته عصبانی نوی اگریش بوی که عصبانی بونو تم طبیعیه پیشتید اگریش بوی احترامی خوب بری سؤاله که پیشتید اما سه همه کی عصبانی اوین بعضی که من واقعا نازنین کی عصبانی اوین بعضی که هنوز خوی نناسیه مثلا من اگر لیم بپرسن بیشن کی عصبانی اوی یجم وقتی که یک مسخرم پیب که عصبانی وقتی گرک مکاری بکم و موافق ناوم عصبانیوم وقتی دیگران مانع انا نریغم عصبانیوم وقتی قصه حساوی کم و طرف و قصه کی نه حساوی جواماتو عصبانیوم وقتی خلیکم قصه کم و طرف اقنیت ناوی قصه کم نوبتکم قطقا عصبانیوم بعضی کس واقعا نزانه کی عصبانیوی دائما نزانم کی عصبانیوم نزانم بو کویچم چوزانم دوره کومو یا نزی کومو یک بار خودتان مرور بکنو واقعا بزانن چی عصبانی تانکا تا اگر گرکتان عصبانی نون لو چتا خوتان لادر من ازانم بارانی واوری و چتری وم تکی خوم من ازانم فلان کس ولا فلان جیغا بگیم پی توشی شرطیم و جیت راچم بو توشم لیدی وقتی ازانم فلان کس بگی و من عصبانی مکا لسراتیت بو و نه او آسیب بینه و نه خویچم نه او ضرر بکاو نه منیچ من وم لا آچم شاید بیجی زبونم زبون او کسسه ناتوانه آسیبه که قراره بگه پی لخوی لای بگه نه زبون او کسویته اگر آسیبه ها بچوها پیریو اما اشیاء آسیبانه لخو من لامده من ازانم طرف ایساب رومدر اکات شرطک ما منطقی وسن رومدر حتی اگر چاری چی بکم چی دی که هر اشیاء بو رضایت بو ری چی دل که اشیاء هر بو صلح بیسی بین بو مال تازه دی چی بکن خراوتر چایکش تخونده بود لهر هوريكا باران ناواري وقت عصبانيت مكا هيج كاري عصبانيت چون عقل تعتيل اكات وهيجانات اخاتكار اغمي عصباني اگر كاريكيش بكا باحتمال فرا اشتباهيك چون کارگلی اجتماع منطقین منظمن برنامه ریزی شدن اگر لنظمی منطقیانا اجرا نکرین خلق عاجزون خلق اعتراض کن امی عصبانی هر فقط دمی او نبرز خلق عزیتک رانندگی کردنی او نش پرزا ممکنه دو نفر بکاو جیرو بنابراین اگر وقت انسان عصبانی بو اشی کنترول خوی بکا و به هر ام دلیلی ما بحثکه و نسری کنترول کردنی عصبانی لدو هفته برنا بحثی احساس افکار و رفتار من کرد که به ترتیب افکار و احساس و رفتارو امشوی همه احساس و شروعیه کن چون اوت شرخو فرقی نیوکو مامرو هلکه کس چی مامر بوید هلکه لکرده چی هلکه بوید مامرو يعني دورة تشتكي چی احساس خراوبه فکر خراوبه چی فکر خراوبه احساس خراوبه اما که فکری خراو و احساسی خراوه غیر ممکنه رفتار دروس وقت كان لما قابلتا مانع قرار گیری یکی لحقوق و وسیله کسک پای مالوی چی حقیقتا بوید چی خود تصور بکی احساسی کی گند سرابی ام احساسي جنا فرض كان يكل لحق لي من فرق خوارديسي فورا احساسك ام كارا فرنا حصاوه فرد بيتوجهه من اصلا من وبشر نازاني ام فكرتي يتمغزم ام فكرة تبديل احساسي خشم عصبانية فورا رنگم سوريته زلباني قلب مشواته بان قفا كما زوان ما وكما كتكك ام رفتار كان ام رفتار انسان هر حزنك بيوينت اصلا طرف مقابل اما بيوني لي يا راكا يا ايش عيني مش تكراركاتو بنابراين لمسألة خشمة احساسك بيد صدا بلا فاصلة فكرك منفي فعالك على ذهنتا وام فكري منفي برفتارك منفي تبديلات
وتبيعي إنسانك رفتاري منفيك حتى أجر حق ودسي تشيوت مردم حقي بيناد من ماشينەکەم وا لە دەری مزۆتە بەرادەرێکە وێنم چقۆیە کردەوە دەسۆ لەم پەرتاوە پڕکڕیە خۆ من هیچم پێ نەکرێ هیچم پێ نەوتێ وەلێ هەروە بینین ئێمە ئەحساسی ناڕەحەتیەکی فرە دەسەوا پێم ئەحساسی خەشمێکی فرە نسبەتەوە ئەو فەردە دەسەوا پێم ئەحساسی دڵتەنگێکی فرە بۆ خۆم ئەو بۆچی منەوە مەزلومم ئەم کارە چیم پێکردوان پێکە ئەم ئەحساسی تەنەفرە لەو شەخسە و ئەحساسی دفاعە ئەشێ لە خۆمی بکەم بە فکری حەملە تەبدیلەوێت چۆن بیگرم چۆن دەیکەم چۆن حەقی لێ بکەم و ئەم فکرە فەورەن بە ڕەفتارێک تەبدیلەوێت بانگەکەم لە ژوورۆ بیرن لە خوارۆ بیرن کوڕێکیە و چۆن شکاتی بکەم چۆن حەقی لێ بکەم حتى أجر حق ودسي مني شويت أجر أم فكرة لم لحظة إحساسك أي غالبيت ممكن من لم بازارات دس كم راكردن وشوني كوراو مردن بيجن بروا عم دكتور شيد بو من على راتين حقيش ودسمة ولا حج كسيجيتر من ومنطقي نازني بأم دليلك لخشمة إحساس أفكار والرفتار بر يكتري أثر أنن وشون هيجان غالبة إحساسك منطقينية رفتاركيش منطقينية وفكركيش منطقينية حتى أجر حق بدستوي يا بخو يا بديجري يا بأموالي خو ويا بأموالي ديجري آسي بجيني بنابر إن خشم أجر كنترول نكري ريحس اعتراضي ليبكين إتر تيمو بو بحثكي خما أصلي خشم لازم لأم لحظة ئیتر هەر کەسێ وەتەنیا گوێ بوورێ ینی بۆ خۆی من شتێکە لێ پرسم واقعان بۆ خۆی جوابێکی بێت هەروە گوێ نەگرێ و بڕوا لەم لی قەزیەکەوە جوابەکانی من حتمما لە زێهنیا بمێنێتەوە چونەشێ بزانین وەختێکانە عەسەبانی ئەوین چیمان وەسەرتێت چی وەسەری خەڵک تێرین بۆچی پەشیمانەوینەوە ئەمانە ئەگەر گەرەکمانێ بیزانین ئەشێ ڕەفتارمان مرور بکەینەوە لازمە بۆ ئەوە بچینە ئەو حەوزە لەبەرا چەند سوعالی سادەتان لێ بپرسم ئەوەڵ لە زلزلەوە شروعەکەم زلزلەیەکێ لە گەورەترین ئاسیبگەلێکە وەختێکانە لە وڵاتێکە بەڕیشترگەلی بان و ڕوخەغا وشک و تەڕوەیەکەوە سوزێنێ حتا دەوڵەمەنگەلێ ماڵەکەیان فرە قەشەنگ کردوێسەوە بتونارمەس و جۆشیان کردەوە ئاسنی فرەیان تیا بردەکار و حتا تاپڵۆکانێکیان و قەی دیوارەکانەوە بەستوێسەوە هەر نەیان کردەوە قەی بزمانێکە لە زلزلە ئیمکانیە میوانی ئێمەون ماڵەکەی ئێمە وەرنەوە ملیوانە ئیمکانی بێ فەقیرترین پیاوی لە ڕۆژی زلزلە لە ماڵی ئەو دەوڵەمەنایەتە هیچی پێ نی بەنابەرین زلزلە نایەژم ماڵی شلی بۆ بکەنەوە ماڵی تنی بۆ بکەنەوە وەلێکانە وان نییە ئەگەر ماڵەکە و بتەوێت لە کەژی مەنجیل بەردێنەکەوە ملی ماشینەکەدا فرێ لە دەوڵەمەنگەلێکە لە ڕێ بنی کەژی مەنجیل و لە زلزلەکەی ڕوودبارە ڕەون بەردی کەژەکە دایوە ملی ماشینەکەیان نەکوشتوونی زلزلەیەکێ لە بەڵاوێلێکە بەشەر ئەوە لێ ئەترسێ نایشزانێکەی تێ حازرە ماڵێکی دیواری مورە دیوارێکی هەڕینە هەر بەردی تیان نییە و هەڕوویەکەنەوە لە منطقەی مایەشتا فرس کاورا لە دیواری مورا زندگی کردەوە و 6 ساڵیش دیوارەکەش نەڕمیاوم لێ ئەسەن شاغڵیش نی ئیساتە تلیزون و چتی دیۆێژن زلزلاتێ ماڵێک ئەکاتۆ دەوری 500 تن ئاسنی تیاکە دەکرد لە ترسیەوە نەوە ڕۆژێک زلزلە بێ منطقیە شێمە فکری دوا ڕۆژمان پێوە ڕۆژە 500 نەفەر 500 فرس بێژم وەلێ ڕۆژە شاید 20 نەفەر 30 نەفەر لە جادەگەلی ئوستانی کرماشانە ماشینەی کوژی کو ڕۆژە سواری ماشینەوین و ناترسین نازانم سارس لە زمسانێکا چەند نەفەرە کوژێ هیچ کێ زاتی نییە گۆشتی مامر بخۆ چون ئەخبار لەسەری تەبلیغاتەکە ێژێ سارس هاتووە و بیخۆن ئەتان کوژی وەڕاستی ئەگەر هاتووێ بیخۆی و کوژێ با ئەم نوکتەیە بێژم بۆ بازێ کەسە زیسا چوە لەم بازەڕا گۆشتی مامرە سێنێ و ئەیخوا و ئەجێ بەخوا برا پایمجانی بەم ئافەتی نییە من مامری چەخۆم و نایچم کوژی دەی مامرەکە سارسی نییە نا بەخوا و کوژی چه حونەرێکی خۆتەوێتەوە منیش هەرەو مامرە تۆی خۆی بیخۆم نامکوژیت زلزلە کە ئەوە خەتەرناکە بە یەک دلیل ئەم هەم کە خەرجەوەکەین بۆی چون قابلی پیشبینی نییە ئەگەر من بزانم زلزلەکەی تێ حەزم نییە مەم کە پوڵە خەرجکەم بمانزانیایە زلزلە یەک دقیقەی تر تێگشتمان لە مزوتە چینە دەرو لە دەرەوە ئاواوێسین و تماشایچکەین بزانین چیە قۆمی ئیتر بۆچی ئەم کە پوڵە خەرجکەین هێمە چون ناتوانین زلزلە پیشبینی بکەین حازرین میلیارد هاتمان خەرج بکەین
لە دنیای علما هەنۆز بەشەر ئەمە زەعفێسی نەیتوانیە زلزلەیەکە و یەک جارە ممکنە وەکی زلزلەکەی بەم 70-80 هەزار نەفەر و یەک جارە بکوژە نەیتوانیە پیشبینی بکە. بەنابەرین زەعفی بەشەر گەیەسە حەدێ پەنای بردوێسە کۆتر و ئەسپ و سەغ، ئەمانە زووتر زلزلە پیشبینیەکەن، یعنی بمەحز ئێمە ئەو گوسەلە گەرەکێ تەکانێ بخوا کۆتر ئەسڵەوێتەوە، ئەسپ ئەسڵەوێتەوە، سەغ ئەسڵەوێتەوە. لە چین و لە ژاپنا کە فرە زلزلەیە دەسێ لەم حیواناتیانە دانا و جەماعەتێ وانە دیاریانەوە حرکای ڕەفتاری غەیری عادیان دی زەنگی هەردەسی پیانە. بەعزێ وەخت یەک سانیە زووتر پیشبینیەکەن کاورایش ئەوە ئەکات بەردەکە ناوە سەریان نامرێ، بازێ وەختیش ئەو یەسانیانە لە کیسە چوون. لە سەری چوارڕاگەلی شارگەلی گەورە هەنۆز جوانڕۆ ئەم چوارڕاگەلێ پەیان نەکردە تەرافیکی چیفرە خراوە، ئەمە با پلیس بیزانی. چرایە دانن سێ دانە ڕەنگی هەیە، سوور و زەرد و سەوز. عەزیزترین چرایان چییە بزانمەزانن؟ نە زەردە. سوور و سەوز هەر هیچ نیەن، زەرد کاری پیشبینیەکە. بەرعکس ئێمە ئەویانە وا خۆشە خۆشمان لێت وەزانینە سەوز عەزیزە، هەمیشە چرا سەوزە پەناوە مەردما تەسادفەکەن، ئەنا ماشین وێسیاوەکەی تەسادفەکەن، هێوە ماشینێکی وێسیاوە بێرن تەسادفی کردوێ. چرای سووریش هەر تەسادفتیانێ چون هەر ماشینەکە وێسیاوێ تەسادف ناکەن، لە چرای زەردا تەسادفەکرێت. چرای زەرد ێژێ براگیان تۆ چراکە سەوزە و خەریکی ئەڕۆی ئەوە زەرد بوو، 3 سانیەی تر ئەگەر لەم چوارڕاوە نەکردوێتە ئەوەرەوە دەستی تۆ سوورە و دەستی تەرەفی مقابڵ و سەوزەکان تێن لە ناوەڕاستی چوارڕاکە دەتەکەن. پس حەسێ و کتێوی خۆی بکە، ئەگەر ناتوانی بکەیتەوە وەرە بێسە چون 3 سانیەی تر سوورەوێ، ئەگەر ئەتوانی بکەیتە ئەوەرە و ئەحتیات بکەوەرە چون ئەترسم سەوزەکان پەلەیانوی بێن دەکن. ئەنا وەختێ چرا سەوزە مل بنەوە بڕۆ هیچ ناقۆمێ، وەختێ چرا سوورە بێسە کەس نایە دەوکە. هەر کەسێک لە چوارڕاگە لا تەسادفی دیە بپرسە لەو دوو نەفرە تەسادفیان کرێژە بەخوا چراکە زەرد و تەوەجومان پێ نەکرد. چرای زەرد کاری پیشبینی زلزلەوەکە، کەسێک تەوەجووە چرای زەرد نەکات تەسادفەکات، چرای سوور و سەوز فرە تەوەجویان نەگەرەکە. هەر خەڵکیش خەوەر پێوێن ماشین وەختێ وێسیایانی چرا سوورە تۆ ڕێو نییە بچێشی لە پشتەریانەوە بێسی، وەختێ ماشینەکانی بەر لە تۆ چن سەوزە تۆش ملە نەی ئەڕۆی وەلێ یە هەو زەردەیە و تۆش تەوەجوی پێ ناکەی دووچاری گرفتاری. لە وجودی بەشەری خوای ڕەبی العالەمین ئەوە لوتفیە چرایەکی زەردی بۆ عەسەبانیەت دانا، بەر لەوە عەسەبانی بووی چرایەکی زەرد بۆ داوەرتێنێژە برایتر خۆتەزانی. ئەگەر بڕۆی قەرێتر چرا سوورە ڕەونەوەی دریالێ و تۆ مقەسری ئاسیبێکە وەخۆت و وەدیگەری و گەیاندێ هەرتیانەشە تۆ بیوژێری. گەرەک مەیسا چرا زەردەکە لە خۆتان بپرسم، وەختێکانە عەسەبانیەون ئاخرین دەفعەیەکە عەسەبانی بوون بلاخەرە هەر کامێکتان ئاخرین دەفعەیەکتانە، ئەو ئاخرین دەفعە ئیسا لە مەغزتانە تەجەسوم بکەن، بەر لەوە قسەکە بکەن دەسەکە بوەشێنن پەلامەکە بڵێن بڵێنتان چی پێ. بەعنوانی نمونە من خۆم بۆ خۆتان جوایی بوونەوە، من وەختی عەسەبانیەوەم بەر لەوە پەلام بڵێم دەموچاوم سوورەوێت، بەر لەوە قسە بکەم قەلبم تنتن کارەکە، بەر لەوە پەلام بڵێم قەپەکەمە زوانمە، مشتم تنەکەمەوە، دەستم ئەلەرزێ، چاوم گەشەوێتەوە، زوانم قەپیاکەم و هەر کەسێک بەجۆرە، یەک ێژێ بەری چاوم تاریکەوە، یەک ێژێ هەناسەم سوارەوە، یەک ێژێ بۆی باروت تێ لە لوتم، یەک ێژێ بەوێنم داخەوێ. بەڵێ بە هەرحاڵ هەر کەسێک بە شێوەیەک وەختی عەسەبانیەوێ عەلامەتێلی عەسەبانیەتی لێ دەرئەکەوێ. ئەژێ وات و ڕەبووە هاکا بلێوێ یا وە کوردی خۆمان بدێوێ، وات و ڕەبووە هاکا بلێوی ئەدا بەڕانە و قەپ ئەکا لێوی، ئەمە عەلامەتی عەسەبانیەتە ئاوەڕانیا و قەپەکاوە لێویە، ئەمە چرا زەردە کەس. با بزانی دوای ئەمە هەرچیە بێژی ئیتر تەرازوەکەی تۆ عەقڵی تەحتیل بووە و هەیەجانی کەوتە سەکەر. ئەم چرا زەردە ێژێت براگیان نظامی هەیەجانی تۆ عەوەز بوو لەوەبەر عاقڵوی، عەقڵیش منتقی کارەکە، نەزمی ئیجتیماع ڕعایەتەکە، لەو وەختەوە قەپی کردووە دگانتا و قەپی کردووە لێوتا و ڕەنگ عەوەز بوو چرا سەوزەکە خەریکە خامۆشەوی. ئەها شایەن و تەرازوو یا هەر تەرازوو بێژین
دوودانە ئەقرەبەیە ئاواتێتە پاڵیەک وەختی هاتە پاڵێک یانی چراکە زەرد بوو